ڤەیپ و جگەرەی ئەلکترۆنی بکوژێکی مەترسیدار بەڵام لەسەرخۆ دەوترێ شێوازێکی نوێی ئالوودەبوونە و مەترسی گەورەی هەیە. پسپۆڕانی تەندروستی نیکۆتینی ناوجگەرەی ئەلکترۆنی بە ژەهری مێشک ناو دەبن کە زیاتر بە ناو خانەکانی مێشکدا بڵاو دەبێتەوە بەراورد بە جگەرەی ئاسایی. ڕێنمایی خەڵک دەکەن کە جگەری ئەلکترۆنی وەک جێگرەوەی جگەری ئاسایی بەکار نێنن چونکە کاریگەریە خراپەکانی لە جگەری ئاسایی زیاترە نەک کەمتر. سڵاوتان لێ بێم کاتتان باش. هەندێک لە هاوڵاتیان هەندێک لە بەکارهێنەران لە سەرەتاوە بە جۆرێک جگەری ئەلکترۆنی یاخود ڤایپیان بەکارهێنا وەکو بیانوویەک بۆ وازهێنان لە جگەرە تەقلیدی و باوەکە، بەڵام ئێستا دەوترێت بە جۆرێک ئالوودەبوون لەسەر ڤایپ یاخود جگەری ئەلکترۆنی دروست بووە ڕووی داوەکەوە ئەمش بەکار دەهێنن ئەمەیان واز لێ نەهێنا. دەمێ بپرسم مەترسیەکان چین بەتایبەتی لە هەندێک فرۆشگا و مارکێتەکاندا بە خوار تەمەنی 18 ساڵ و بە منداڵانیش فرۆشراوە و تا ئێستایش دەفرۆشرێ. لە هەندێک لە قوتابخانەکان بەتایبەتی لە ئامادەی و دواناوەندەکاندا با کوڕان و بەکسانیشەوە ڤایپێکی زۆر لەلایەن ئیداری قوتابخانەکانەوە دەگیرێ. ئەمە تا چەند مەترسیدارە استراتیژی ڕوبەڕووبوونەوەی ئەم جگەرە ئەلکترۆنی و ڤایپانە چییە و دەبێت چی بکرێ؟ بنکۆڵکارێکی وردەکەین لەگەڵمان بن. لە سەرەتاوە وا دەوترا کە بۆ دوورکەوتنەوە و ڕزگاربوونیان لە کێشانی جگەرە و نێرگەلە بەشێک لە بەکارهێنەران پەنای بۆ دەبن. بەڵام ئایا تا چەندە ڕاستەکە زیانەکانی ڤیپ هیچی کەمتر نییە لە جگەری ڕاستەقینە یان بە تووتن ئامادەکراو؟ ئامێری ڤیپ بریتە لە ئامێری گەیاندنی ئەلکترۆنی نیکۆتین شلە گەرم دەکا تا دەبێتە هەڵموو بۆ کێشان ئامادە دەبێ. گەلێک جۆری شلەی ئەلکترۆنی لەبەردەستن، سادەترینیان لە گلیسرینی ڕووەکی و مادەیەکی چێژبەخش فلێڤۆر پێک دێت. منداڵێکی خوارتە من 18 ساڵمان ئامادە کردووە دەینێرین بۆ یەکێک لە فرۆشگا و مارکێتەکان. دەمانوێت بزانین ئایا ئامادەیە جگەری ئەلکترۆنی پێ بدا و ڕەچاوی تەمەنەکەی نەکا و لێی نەپرسێت. لەلایەن ڤیپی نییە؟ نەیفرۆشین وەقتە مەمنوعە ماڵەکە. لە مارکێتی یەکەم ئامادە نەبوون ڤەیپەکە بە منداڵەکە بفرۆشن و ڕەچاوی یاسایان کرد. ئێستا بۆ شوێنی دووەم هەنگاو دەنێت. ڤیپ بە چەندە؟ وەڵاوانەی پشتەوە بە چەندە؟ لێتی بە 10,000 لێتی بە 9,000 لێتی بە 7,000 هەموو سەرکردنەکان سەرگەی لەسەرچرا 7,000ەکە بێتێ؟ بەڵام لێرە زۆر بە ئاسانی جگەرە ئەلکترۆنیەکەی بە منداڵەکە فرۆشت. لە بازاڕی جگەرەی شاری سلێمانی لێرە بەدەیان جۆری جگەری ئەلکترۆنیان ڤیپ دەست دەکەوێ. هەندێکیان بۆ یەک جارە و هەندێکی دیکەیان بارگاوی دەکرێنەوە و هەندێکی تریش دەتوانرێ زەیت و مادەکەی بۆ بگۆڕێ کە بریتە لە تامەکەی. سەرەتا تەئسیراتێکی زۆر زۆری لە جگەرە کردبوو، بەڵامی خەڵک وردە وردە ئەوەی زانیوە کە ئەوە نییە جگەری پێتەرێک بکە. تێگەی خەڵک گەڕاوەتەوە سەر جگەرەکە. ئێستا ینی تۆزە بازاری کەم بۆتەوە. دەتوانێت هەندێک جۆرم پیشان بێ بۆ ئەوانە چین فەرموو بۆ نمونە ئەنواع هەیە با بڵین هەمووی سینیە ئەمانی لێە ئێرانیشی لێە تقریبی لە جگەرەکەی ئێستا زیاترە وەکو نوعیات. تێگەی ئاسانە بۆ بەکارهێنان تامی خۆشە چییە؟ بەڵام ڕاستە زیانەکانیشی کەمتر هەیە بە ئەنواع تامی میوە هەیە، ینی خوار 18 ساڵی ژەی کێشێوانەی هەرزەکارن کێشێ یەن بۆی ڕۆژانەها زۆریش لێرە قەدەغەیە، بەڵام لە دەروێن جیاکەنەوە کابراتەمەنی 18 ساڵیان 18 ساڵ نیە. تر بەپێی شبهی دەموچایی دیارە، بەس ئێمە وەکو خۆمان لە خوار تەمەنی 18 ساڵ نەیفرۆشی بە هیچ شێوێ بە هیچ جۆرێک. بەڵام زۆر باشە. ئێستا گەر پێم بڵێ بۆ نمونە ئەوەنی کە تێکرێتەوە فەرقی چییە لەگەڵەوەی یەک جارەوە بەکارهێنوای هەیە سەفەریە هەیە پێڵەن پۆت شەحنەکرێتەوە تامی تێکرێتەوە، بەڵامەوەی زیاتر بازاری هەبێت ئەمەیە کە سەفەریە. تو خۆت کامیان بەکارێنی؟ هیچیان نەجگەرای کێشم
باڵی ئەم پێشەکەش هەندێک لەوانەی جگەرە ئافرۆشنەڵە هیچیان بەکار نایێنی لە سایانەوەی ئەم بازارە بەیشەیەک جگەرە ناکێشە لەگەڵ دووکەڵانی چکە ئازانێت چی تیا و لە چی پێکاتوە لەکاتێکە دووکەڵە فرۆشن ئارەوەڵا خەڵک ئەیزانن لە نزیکەوەی ناسن ناوەڕۆکی ئەو جگەرەیە چییە لە چی پێکاتوە هەروەی واکە لە سایانەوەی ئەم بازارە خۆی جگەرە نەکێشێ ڤایپ نەکێشێ هیچ شتێک لەگەڵ یانی بەس ئەوەی ئەفرۆشی ئێستش لەگەڵەوەی بە خەڵک بڵی کەمەی کێشن وڵی بە خەڵکەڵم ینی ئەگە بوو نێسایکە بێتە لام ئەڵێ ئەمە باشتریان جگەرەکە ئەڵم جگەرەکە بکێشە چکە ئەم نیکۆتینە تەڕە هیچیان باش نییە هیچیان باش نییە بەڵام خراپێ و خراپتر هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستان نرخی یەکدانە لەو جگەرانە لە 4 تا 200,000 دینار و زیاتریشە بەڵام لە وڵاتانی ئەوروپا هەندێک جار نرخەکەی زیاتر لە 400 دۆلارە باجی زۆری دەخرێتە سەر تا ئێستا هیچ ڕێنمای یەک نییە بۆ ئەوەی چۆن بەکاربهێنرێ و چۆن بفرۆشرێت گەنج و شت ئێسرا ئەمە حەزیلەکە بۆ نار نەها تاسیژەکات تۆزێ بەس بۆ شێوەژ نیە خۆت بەکاری نایێنی من نەشگەرە نە هیچی بەکار لەگەڵی فرۆشی خۆ بەکارێ نەرنی تا چەنە منداڵی خوارهژ ساڵی دێ من نایدێنێ منداڵی هەیە زۆریت نانێنی بۆچی هەژدە ساڵی من بەخواجگەرەشی نامێ نەگرەوە کە خوب نەزگەرە بوو نەڤایپ نایشان نامێ هاچیانەڵێ بۆ باوکم و نازانم چی و نانێ تۆ کامیان بە باشترە زانی جگەرەیان ڤای خەڵک کامیان بەکاربێنێ من هیچیان باش نازانم ئەمە زیانێک لە بازاری تۆ نایەت من ژگەر نەژگەرەکەش نەوەژست بەوە تۆشتیا بێ حقەت بڵێ زیانی لێدان زیانی لێ ناداوە بەڵام من هیچیان باش نازانم بەڵام ئەوە من یەک بەنامەیەکی هینێکی پیشان نا دکتۆر کامەران لەسەر ئەمە کامەران قەرەداغی ئەوە سابی ئەو وتی ئەمە زیانی زۆر کەمترە لە ژگەرە وەڵا خۆ منیش ڤیدیۆکەم گوێ دەگرێت ڤیدیۆکە بین هەر بینەکەشم ئارێ دوو هینی شوشە بوو دوو کەڵەکەی تێ کرد و زۆر تاوا من هەتا بۆیان ناردووم لێرە دکتۆر وایە من زۆر ئەم دوو نمونەی هێنا وەکو بەراورد ئەوە من ئەوە بەزەوە ئەم ڤیدیۆیە بۆ ئەو نییە خەڵک خوباتە جگەری ئەلکترۆنی بە پێچەوانەوە ئەم ڤیدیۆیە بۆ ئەوەیە کە ئینسان واز لە جگەرە کێشان بێنێ ئەڵێ بۆ ئەو باشە کە ئینسان یان کەسەکان واز لە جگەرە بێنن کەسەکە من کابرا ئەوەشی کرێ ژگەرەکەشە کرێت لەگەڵیا بەداخەوە ئێستا گەنجێکی زۆر لە سەرانسەری جیهانە خۆیان ناوەتە ڤەیپین کە لە بەشێوەی کێشانەکەوە هەنێ شوێن مادەی مخەدەری تێئەکرێ مەبەستمە بزانم سەرچاوی هاتنی جگەری ئەلکترۆنی کوێ و تا چەندە لە خاڵە سنووریەکانیش پشکنینی بۆ دەکرێت لە هەردوو خاڵی سنووری باشماخ و ئیبراهیم خەلیل دوو سەرچاوی ئاگدار بە تەلەفۆن زانیاریەکانم پێدەدەن کە خواستیان نییە ناوەکانیان ئاشکرا ببێت ئەو جگەرە ئەلکترۆنی و ڤایپانە بە هیچ جۆرێک نایەتە لایەوە ناوەڵا ناوەڵا نایە خۆ ئێمە نوێنەری کۆیتی کۆنتڕۆڵمان لایە هەرچی بێ ئەوە کۆنتێکەکەی نێر بۆ ئێمە بە هیچ جۆرێک لە باشماخەوە نایەت ئەمدی بە هیچ جۆرێ بە هیچ جۆرێ لە خاڵی سنوورەکانی تریش هەر نایەت یان هەر تەنها لە ئێوەیە نەمبینی ئەم نەخۆ نازانم وەڵا کۆیتی کۆنتڕۆڵی سلێمانی ئەگەر ئێوێ ئەمانە فەحس کات ئەتوانێت نمونەی لە بازار هەیە دەرفرۆشێ بێنێ بۆ ئێمە بڵێ ئەمانەمان بۆ فەحس کرد لەسەر داواکاری ئەوان چیان پێویستی وایە ئەهانیەوە ئەتوانن بەڵام لەسەر داواکاریەوە هەر چۆنە ئێمە خۆی سەسمان ناکەین باشکرد بەڵێ ئامێرمان هەیە بۆ ئامێر هەیە بەڵێ باش کۆکۆڕوان هەر لای ئێمە پێشترش قەدەغە بوو ئێستاش نایت ئەوانەی داهاتن لە خوارەوە داهاتن لای ئێمە ناهاتووە یعنی ڤایپ جگەری ئەلکترۆنی نایەت وەنیا لە هەر نایە بە تەواوی قەدەغەیە پێشترش هەر قەدەغە بووە نەهاتووە ئەمە توانین بڵێیت بەپی سەرچاوەیە یان زانیاریەک لە خاڵی سنووری سەرچاوایەکی باوەڕپێکرا و سەد لەسەد یعنی ئەو شتە قەدەغە بوو پێشترش نەهاتووە ئەی لە کوێ دێت ئەم هەمووکە لە بازاڕە ئێستا من لە کار گۆڕمانەوە بەپێی زانیاریەکانم برەدەران باسییان دەکرد زۆرتر لە حدودەکانی خوارەوە دێن بۆ لای کوردستان مثلا لە باسڕەوەنە بەس ئێستا دەرن لە دوکانەکانیش قەدەغە کراوە بە کتابی زاری وڵا هەیە لە هەموو شوێنێک هەیە لە دووهۆک هەوڵێک درا قەدەغە بکرێ بەڵام سەر ناگرێ پرسیارم کرد کە ئەوش سەر ناگرێ ینی وڵا باسم کرد گوتم بوو ینی خۆڕی چە لەگە برەدەرم گوتی وڵی کێشاوەیە زۆر جەرماوە دوو شتێکات دەکەن لە خۆڕی بەڵاوکردنەوەی ماوەدیش هەیە ینی بوو معلومات
مشکلەیە مەوادی هۆشبەر ڕێکخراوی تەندروستی جیهانی و پزیشکەکان لەسەر ئاستی نێودوڵەتی هۆشداریان داوە کە زیانەکانی ئەم جگەرەیە هیچی کەمتر نییە لە جگەری ڕاستەقینە بۆیە ئامۆژگاری بەکارهێنەرانی دەکەن کە لی دوورکەونەوە هەرچەندە تا ئەم ساتە هیچ تاقیگەیەکی ناوخۆیی لە شارەکاندا پشکنین بۆ ئەم ڤەیپانە ناکەن لەگەڵ ئەوەشدا لە ڕێگەی سیمینارەکانەوە لاوان و قوتابیان لە مەترسیەکانی ئاگدار دەکرێنەوە. سێشتان بۆ بازەکەم جگەرە نێرگەلەڤی ئەگەر ئەو کەسە زۆر بەردەوام بێ لەسەری ئەمە زۆر مەترسیدارە چکە من وەک خۆم سێرجم بۆ کردووە لە ئەنتەرنێت و ێنە چەنەها کەسە بووە کە ئەم ڤەیبە زۆر لەسەری ماوەتوانێت تەقیوەتوانێ و بۆ تۆی بریندارکردنی هێناکانی ئێستا ئێمە کۆیل و پاتریکە هەیە ئەو مادانین بازەکەین کە لە ڤەیبە هەیە یعنی ئەبێ بزانین بۆی خەڵک بزانێ مەترسیەکەی چییە یەکێ لەوانە نیکۆتین کە مادەیەکی هۆشبەرە لە 10 سانیایە ئەگاتە مێشک و ئەو کەسە مێشکی ئیتر بەرەبەرە داوای زیاترەکە مادەیش ترکەتیاتی مادەی کۆبالینە ئەم مادەی کۆبالینە کە مادەیە کە ئەمیش مەترسی هەیە بۆ لاوازکردنی بەرگری لەش و هەروە بێتەوە لاوازکردنی مێشک مادەیەکی ترکەتیاتی مادەی گلیسرینە کە ئەویش مشتەقاتی نەوتە ئەویش مەترسیدارە بە هەمان شێوە ئەویش بەرگری لەش لاوازەکات و هەروە بێتوانێت مێشکیش لاوازەکە مادەیەکی ترکەتیاتی کە زۆر مەترسیدارە مادەی فۆرمەڵدیهایدە مادەی فۆرمەڵدیهاید کە مردووی پێ مۆمیا ئەکرێ ئەگەر یەک قەترە لەو مادەیە لەم مختبەرە بڕژێ ئێستا کەسمان ناتوانین بە ماوەی چەند دقەیە مەخینچێنی و ئینمانەکە لە ڤەیبە هەیە بەڵێ لە ڤەیبە هەیە کوحولی ئەسیدی کە زۆربەی سەرچاوەکان ئیشارەتی پێدەن کوحولی ئەسیدیتیایە کە ئیسپرتۆی پێڵێن ئەمە ئەویش کە هەر مادەیەکی خراپە وەبوو لە کاتی کۆڕۆناکە لە کە خەڵک بۆ تاقیم بەکارێنە لە هەندێک لە وڵاتەکانی دراوسێمان چوبوون خواردبوویانە باهینی خۆیان چەنەها کەسی کوشتکە ئەوە جگەرەکە لەوانەیە کەمتر مادەی هۆشبەری تێکرێ بەس ئەمە لەبەر ئەوەی ئەمپولێکی تایە ئەو ئەمپول بەڵام زۆربەی سەرچاوەکان ئیشارەتی پێدەم ئەڵێ مادەی هۆشبەرە بگرە بە چه حکمی ئەڵێن مادەی هۆشبەرە چکە هەندێک کەسە بووە کە جگەرە و نێرگەلە بە حساوی خۆی بەم ڤەیبە تەرچیکە ئێستا بەعکسەوە زیاتریشی کردووە لە یەکێ لە ناوەندیەکان هاتچوونە لای بەڕێوەبەر دانیشتین 36 ڤایبی پیشانیان کە ئەو ناوەندیە ئەو ئامادەیە بەس ئامادەی کچانیش بوو یەک کوڕیتیانە بوو 36 ڤایبی بەس بە کچەکانەوە گرت بوو لە ئامادەیەکی تر خۆمان وتمان مامەساگانی لێنە بوتمان چەند کەس ڤەیب بەکارەوێنێ هەشت کەس بەس کچ دەستیان هەڵبڕیوتیان ئێمە ڤەیب بەکارێنی مامۆساکانی لێ نەبوو مامەساگانی لێ نەبوو ترسیین نەبوو ئێمە وتمان کوێسا مامەساگانی لێن چەند کەس ڤەیب بەکارێنێ هەشت کچی کوڕەکان زۆر دەستی هەڵبڕی بەس کچەکانیش هەشت کچی تیا بوو کە ئەو شوێنە شوێنێکی شەعبیش بوو. ئێرە قایمقامیەتی قەزای ناوەندی سلێمانیە لیژنەی باڵای قایمقامیەت سەرقاڵی یەکلایکردنەوەی راپۆرتەکانی بە دواداچوونی کێشە جۆر بە جۆرەکانن بە پێی داتاکانیان چەندین پسۆڵەی ئاگدارکردنەوە و پێبژاردن و داخستن و تەنانەت بە دادگا گەیاندنیان ئەنجام داوە بۆ ئەو شوێنانەی کەواجگەری ئەلکترۆنیان بە قوتابی و کەسانی خوار 18 ساڵ فرۆشتووە تا ئێستا 3 کەس لەوانی کە پێیان دەوترێ کەسی گشتی لەناو سۆشیال میدیا بە تایبەتی لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی سناپچاتەوە کەوا بانگەشەیان بۆ ڤەیب کردووە بانگێشتیان کردوون پێیان وتون جارێکی دیکە و کارت دووبارە نەکەنەوە وتەیان لێوەرگرتوون. ئەمەتێکی زۆر بەرفراوان دەست پێ کرد کۆمەڵی ڕێنماییمان جێبەجێ کرد لە زمانیانە و ڕێنمانە بوون هەموو شوێنانی کە نزیکن لە ناوەندی دو ناوەندیەکان مارکێت مینی مارکێت فرۆشگاکان بە هەموو شێوەیەک هەموو جۆرە ڤەیب پێگوجگەرێکمان لێ قەدەغەکردون کە بیفرۆشن دوای ئەوەی کە سکاڵای هاوڵاتیمان بۆ هاو بە دوواداچوونمانەکرێمە فعلەن وا بوو لە زۆربەی زۆری مارکێت و مینی مارکێتەکان و ناو پرۆژە ستێکانە ئەو ڤەیپانە بە مناڵی خوار 18 ساڵ فرۆشراوە بە مێرد منداڵ ئەتوانین بڵین بە مێرد منداڵ فرۆشراوە دەست بەجێ شوێنەکەی داخراوە ڕوبەڕووی یاسا کراوەتەوە تیاتی پێبژاردن کراوە تەلەفی ماوەدەکانی کراوە ئیجراتێکی تون لە شاری سلێمانیەکە توانم بڵم لەسەر ئاستی پارێزگای سلێمانیە شاری سلێمانی تاقە شارێکە لەسەر مناڵی خواردی 18 ساڵ بە تایبەتتر لەسەر مەسەلەی جگەرەوە ڤەیپ و نێرگەلە زۆر بە توندی کارەکات و لیژنەکانی قایمقامەت دایمەن چاوی ژۆکراوەترن
و بە بەردەوامی سکاڵای هاوڵاتیان وەرەگرن و بە دوواداچوونی وردەکەن لەو بابەتانەوە. بەڵام زۆر جاریش کۆمەڵە سکاڵا هەیە شتی تێکەڵەکرێ بەڵام ئێمە بۆ دڵنیابوون لە حاڵەتەکە کامیرەی شوێنەکە هەڵەگرینەوە دێنێرین بۆ بەڕێوەبەراتی یاسایشی سلێمانی بەشایەتی کامێرە چاودێری بەڵێ کامیرەی چاودێری شوێنەکە هەڵەگرینەوە و ئەو بڕواری تیا تۆمارەکەین کە سکاڵاگارەکە بێ بۆ بە مناڵەکەی گرتووەڵە لە دوو ڕۆژپێژیستا سێ ڕۆژپێژیستا بۆ ئەوەی کە دلیلی یەقینمان هەبێ بۆیە نەوەکو غەرزێکی شخصی چکە زۆر جار ئەو حاڵەتەمان هەبوو بۆشکاندنی شوێنەیەکیان بەڵێ بەشکاندنی شوێنەمەش کراوە هاتووە باوکەکە سینارێکی دروست کردەوە فێ بەکەشی بۆی نین بۆی خسینەتە سەر و مێزە تێمەم لە فڵان شوێن کڕیوەکە چون کامیرەکەمان لێ هاتۆ شتی وێتیان نەبووە چەندین کەیسمان لەو بابەتە هەیە کە شوێنەکەمان داخستووە هەموو مادەکردن بەڵێ پێشبژاردننی تیا تەلەفکردنی ماوەدەکانی تیا هێنانی بەڵێن نامەی یاسایشی تایە کە بە هیچ شێوەیەک جاریکە و دووبارە نکاتەوە کۆمەڵێک بەڕێز لە پێیجی سوۆشیال میدیاکانە ئەوانەی کە بینەریان هەیە سایتەکانیان پۆبلیکن بەداخەوە هەسان بە ڕێکلامکردنی ئەم جۆرە ڤەیپە قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی سیان لەو کەسانەی بان کرد کە بەداخەوە گرێبەستێکیان کردبوو بۆ ڕێکلامکردن بۆ ڤەیپ دەست بەجێ گرێبەستەکەیمان پێڵۆشانەوە بەڵێن نامە یاساییمان پێێنان ئەم جارە هەر جۆرە ڕێکلامێک لەو بابەتە بکە بۆ ڤەیپ لە پێیجی سۆشیال میدیاکانە دەست بەجێ دەستگیرەکرێت بەتایبەتی ئەوترێ سناپچات زۆر بەکارێت لە هەموو پێیجە سۆشیال میدیا لە تیکتۆک لە سناپچاتوانە کێنە و کەسانە بوو ئەو بوو ئەمانە کۆمەڵە شخصن کە لە ناو سناپا پۆبلیکن و بینەرێکی زۆریان هەیە لە وڵاتانی دەرەوە لە زۆر ئەوروپا لە تورکیا هیچ شوێنێک نییە بۆ فرۆشتنی ڤەیپ بە هیچ شێوەیەک نییە ینی قەدەغەیە ئەسڵان فرۆشتنی ئەچێتە فرۆشتنی جگەرە احتیاجیە بەڵام فرۆشتنی ڤەیپ لە شوێنی بە قاچاخە فرۆشترێ ینی شوێنێکی ڕسمی نییە دوکانێک نییە لە مۆڵانیە لە هیچ شوێنێکانە لە ئەوروپاشان نییە بە پێی زانیاریەکان لە هەندێک قوتابخانەی ئامادەی کچان هەبووە زیاتر لە 36 جۆر ڤەیپ و جگەری ئەلیکترۆنی لە یەک ڕۆژدا دەستی بەسەردا گیراوە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی داوا دەکات باوکان و دایکان هاوکاریان بن لەوەی حاڵەتەکان کەم بکەنەوە ئێمە بە دوو قۆناغ چوونێتەنەوە ئەم بابەتەوە قۆناغێکیان چارەسەرێکی خێرا یاخود ئەو بەرەنگاربوونەوە کە ئەتوانی خێرابی دەین بە لەو حاڵەتە نادیارەیە کە هەمانە ئەویش ئەوەیە ئەو ڕێنمایانەی کە هەمانە لە ناو قوتابخانەکانە جێبەجێکرێت و پەیوەندیکردن بە قایمقامیەت و پارێزگا و لایەنە پەیوەندیدارەکان و بۆ بتوانین ئەو هۆکارانەی کە هەیە چۆن بەری لێ بگرین کە لە دەرەوەی قوتابخانن لە ناو قوتابخانەیانی خاڵی سێمیشیان ئێمە لە ناو قوتابخانەکانە توێژەرەکانمان یاخود ڕێنمایی کارە پەروەردەیەکانمان ڕاستپاردووە کە بە شێوەیەکی جدی ئیش لەسەر و بابەتە بکەن بۆ قۆناغی دوو هەممان ئەوەیە کە ئێمە توێژینەوەی مەیدانیمان ئامادە کردووە کە بە تایبەتی لەم ساڵی خوێندنە و تەنانەت داوای هاوکاری ڕێکخراوەکانیشمان کردووە کە هاوکارمان لەو بابەتەیە بە تایبەتی ڕێکخراوی یونیسف و هەروەها ئەو ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی کە لە بواری چاکسازی کۆمەڵایەتی یاخوا بڵین لە بواری چاککردنی خوونەریتی کۆمەڵایەتی هاوکارەکەن لەو بوارەیە هاوکاریمان بکەن تاوکو بتوانین توێژینەوەکانمان توێژینەوەیەکی زانستی دەرچن دواتر لەسەر دەرەنجامی ئەوانە بڕیاری چۆنێتی چارەسەرکردنەکان بڵاوکرێتەوە یاخود بەپی ئەو ڕێنمایانەی کە پێویستە لە وەزارەتی پەروەردەوە دەرچێت ڕێنمایی تازایان بۆ دەرەکەین لەگەڵ ئەوانشدا هەندێک لە مارچێت و زنجیرە مارچێتەکان بە تەواوی بڕیاریان داوە کە نەک بە کەسانی خوار 18 ساڵ بەڵکو بە یەکجاری تەواوی بازاری جگەری ئەلیکترۆنیان لابردون نایفرۆشن دەڵێن کەسانی تەمەن منداڵ کڕیوێتی و نەتوانراوە کۆنتترۆل بکرێت جگەری ئەلیکترۆنی ڤایپ لە مارکێتەکانی ئێمەیە لە ئێستا هیچ وجودی نییە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتا لای ئێمە چەند هەرزەکارێ بەکاریانێنە لە ڕاستیە ئێمەش وەکو ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی باشە بڕیارماندا کە ئەو جگەرەیە ئەو نوع جگەرە ئەلیکترۆنیە لە مارکێتەکانمانە هەر نێڵین هەرچەنە لیژنەکانی قایمقامیەت سنوورداریان کردووە بەڵام لە ڕاستیە ئێمە ئەو کاڵایەمان هەر نەهێش لە مارکێتەکانمانە چونکە لە ڕاستیە بۆ ئێمە تەندروستی کڕیارەکانمان باشە وەکو ئەرکێکی ئینسانی و ئەخلاقی لە پێش سوودمەندبوونمانەوەیە
لەبەر ئەوە ئێمە ئەو کاڵایە ئێستا بە هیچ شێوەیەک لە زنجیرە مارکێتەکانی ئێمەیە بەکار نایێت لە ڕووی مادیەوە ئەو کاڵایەکە کە لەو کاڵایانەی کە زۆرترین سوودی مادی هەیە بەڵام جگەری ئاسایی بینین ئەفرۆشێ تا چەند ئەگەر منداڵێک هات لە خوارش دە ساڵ ئەم پاکەتەیان ئەم جگەری پێ نافرۆشن تا چەند ڕەچاویەوەتان کردووە ئەتوانم بڵێم لە 100% ڕەچاوی ئەو خاڵەمان کردووە سەردانی پزیشکێکی پسپۆڕی دەرونی دەکەم مەبەستمە بزانم تا چەندە جگەرە ئەلکترۆنیەکان ئالوودەکار و مەترسیدارن ئایا بۆ دوورمەودا چ کاریگەریی خراپ لەسەر تاک و کۆمەڵگە و شیرازەی خێزانەکان بەجێ دەهێڵێت پێشەوەی سەردانی جەنابی شبکەم سەردانی بازاڕی جگەرەکەی سلێمانیم کرد لەوێ لە یەک دوو فرۆشیار کە خۆیان ئەیانوە دێمە بە هیچ جۆرە بەکاری نایانین لەبەر ئێزین چەند مەترسیدارە بەبێ ناو لۆ گۆشتی ئەمانە هیچ ئاشکرا ببێ منەمەوێ ڕاستی جەنابتی بکەم کە ئایا بەڕاستی مادەی ئالوودەکاریان تایە کەوا لە من کاگەجارێک بەکارمێنە ئالوودەم کە بەوەی بەردەوام بم لەسەری ئەگە جەنابەت ببوورە خوێندنەوەیکی بۆ کەی سوپاسە دەکەم باشە ئەسە مەسەلەن مەمە گەربزان نیکۆتینەکەی ئەسەمە زۆرە سەماڵە 20 میلیگرام نیکۆتینمان هەیە لە یەک سیسیە یعنی ڕێژێکی زۆرە یعنی لە جگەرەیەک ئەجاری وایە 9 میلیگرام هەیە شتێ زیاتر شتێک کەمتر ئەمە یەکێکە لەوانەی سەمەسەلەن لێرەیە پێم وایە بێت تەحزیر ئۆتال سەمەسەمەشێکە لەو پاکەتانەی چکەم پێشترش بینیومە پاکەتی تر لە شوێنی تر نووسێتی نیکۆتینی تایە و خەتەرە و ئاگدار ئەڵێ ئیدمانەکە تەمانەمە ئیدمانەکە نیکۆتین ئیدمانەکە چۆکەت نیکۆتینێت دەماخەوە مادەی دۆپامین زیارژ کە مادەی دۆپامین زیارژە تر کەسەکە چێژی بینێ کە چێژی بینی مثلەن ئەو جورعەیە جارێکی تر بێ دەستی کەوێتەوە کە دەستێکێتەوە چێ فەیپەکە بکێشێ باشە کەی گەشتۆ دوپامینەکە زیاکە وەک بۆ ئەڵێن ئیدمانەکە چکە جار لە دوای جار ئەبێ ڕێژەی ئەو نیکۆتینی وەرێگرێت زیاتر بێ لە جارێکیت ئەگەر یەکەم جار بە 1 میلیگرام بۆ ئەبێ جارەکەی دوم بێ بە 2 دوای 3-4 جارە بێ بە 5-6 میلیگرام مەشەر نیە تەنها نیکۆتینی تیا بە خۆنسراوە نیکۆتین بەس کێڵە تێسکراوە نیکۆتینە وانە لەوانەیە مادەی تری هۆشگۆڕی تیاابێ بۆ معلوماتە علمیەن ئەگەر یەک جار کەسێک مادەی هۆشگۆڕ بەکاربێنێ یەک جار لە تەمەنیە کێش و قەبارەی دەماخی بچووگە بێت دەستاژی هۆشگۆڕ دەمێکە بەکاری دکتۆر هۆشگۆڕ هۆشبەریشی پێڵن و هۆشگۆڕیشی پێڵن بە زیاتر هۆشگۆڕ هەیە هەندێک کەس بەکاری دێنێ اینجا قەزدم چییە کێشە چییە خەڵکە جا با دەماغ بچووک بێتەوە وان نییە ئەمە کێشەی لە بیرچوونەمان بۆ دروستەکان لە داهاتوە لەوانە بێ بە نەخۆشی دیمەنشیایە خۆت بێتە خەرەفانەکان وەکو زایمەر لە گەنجیە لە سەرەتایە ئەو مادانەی جگە نیکۆتین بەتەنیا نیکۆتین هەر مادەیەکی تری تیاابێ خۆتون نووسراوە نیکۆتین مەزانزانانی چی تریایە لەوانە بێتەوەی دروستبوونی نەخۆشیەکانی قەلەقی کە ئابە نەخۆشیەکانی زوهان کەترەوە گەورەترین نەخۆشترین نەخۆشیە بۆ خانەوادە و بۆ کەسەکە ئەم چێژەی کە یا بم کەسە و بەردەوامیە کار لەسەری لە کورتخایەنە ڕەنگە هەستی پێ نەکە لە کورتخانە هەستی پێ ناکات چکە مەوجودە بەس کە لێ بڕێتر کارەساتەکان دەست پێەکە سەریێشە و بێتاقەت بوون و تووڕە بوون و میزاج گۆڕان ئەوانە جاری وایە ئیتر تااقەتی لە ماچێ چکە ویستم باسیەوە بکەم شتێکمانە پێوتە سایکۆلۆجیکال دپندنس واتە یاعتیمادکردنە سەرێکی سایکۆلۆژی دروستە بێ ئەم حرەکەی کەیکا دەمی فێری و احتیمادابێ کە فێری ئەو پابندبوونە بوو تر حەزەکە بچێ بۆ نێرگەلە ئێترگە نێرگەلەکە چێژ عادەتی وایە زوو لە بەرچاوتەکەوێ زمەزن تۆ خواردنی ئەم ڕۆژەبی خۆرە تااقەت نییە حەزەکەی ئیبداعێکی تیاابێ ئەم جارە نێرگەلەکە لەوانەیە حەزگا شتێشکەشی لەگەڵا بێ تۆزە تلیاکشی لەگەڵا بێ تۆسە مادەی وەشگۆڕی لەگەڵا بێ تر هەر نەوەیەکی بێ تر هەر ئەوەندەی خۆشە چۆ سەر ئەو مادە وەشگۆڕیتر ئێتر هاتنە دواوەی قورسە لەگەڵەوەی چەند ساڵێکە بابەتی ڤەیپ و جگەرە ئەلکترۆنیەکان سەری هەڵداوە لە جیهانیشدا توێژینەوەکان لەو بارەیەوە زۆر نین بەڵامەوەی گرنگاوەیە کە تا چەندە ناوەندە ئاکادیمیەکان بە تایبەت زانکۆکان لە کوردستاندا بەجددی لێکۆڵینەوەیان لەسەرم بابەتە کردووە یان ئایا استراتیژی بەرەنگاربوونەوەی ڤەیپ و هاوشێوەکانی لە چه ئاستێکدایە بە دڵنیایەوە یەکێکە لە گرفتە زۆر قوڵەکان کە ئێمە چ ڤەیپ چ جگەرە چ نێرگەلە وەڵە لێویشانە مادەی هۆشبەر استراتیژێکی ڕوون و ئاشکرامان نییە بۆ بەرەنگاربوونەوەی کاڵی استراتیژ یعنی بزەوت وەکو تەزبیح هێوایە لە کۆمەڵە پێگاتی هەیە هەمویان پێکەوە بەڵام سەرێکیانەوە سەر کۆیان دەکاتەوە هەمویان پێکەوە کارەکەکەن بۆیە ئەگەر یەکێکیان بقرتە یەکیان ڕۆڵی خۆی نەبینێ استراتیژەکەت یا شەل دەرەچیان ناتوانێت کاریگەری بەجێ بێڵێ ئەم تەزبیحە دروست نەکراوە ئەم تەزبیحە گرفتی گەورەمانێت تاسە دروست نەکراوە پێشەوەی ئەم گفتوگوۆیە بکەین جەنابەت هێرش ڕیسێرچێکتان کرد لەسەر ڤایپ جگەری ئەلکترۆنی لە جیهانە چییە چیمان پێڵەن دەرەنجامەکان چین بەتەئکید ئەم بابەتە هەیە و بۆ تا ئەزمەیەکی ئەمە جیهانی لە بیرمان نەچێ بەڵام لەبەرەوەی خۆی بابەتێکی تازەیە بە عموم بەکارهێنانی ئەم مادانە
ماوەی کیانێت تا نەتیجە درێژخایەنەکانیان دەرکەوت چکەمان نەتیجە کورتخایەن نان لە بۆی تەندروستیە. زیانەکانی بەکارهێنانی جگەری ئەلکترۆنی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی کردداری هەناسە و ڕەبۆ کاریگەری نەرێنی لەسەر دڵ و دەمارە خوێنەکان دەبێ هۆکارێکە بۆ توشبوون بە شێرپەنجە لە بەربوونی مادەی وەک نایترۆزەمینەکان هەروەکو جگەرە زیانی بۆ تەندروستی هەیە بە تایبەت سیەکان چونکە مادەی کیمیایی زیان بەخشی وەک ئەکرۆلینی تێدایە گڵەی کۆڵەکانی تێدایە کە مادەی دژە بەستنن قوڕخوشمی تێدایە کە زیان بەخشە بۆ دەمارەکان کاربۆنیلەکانی تێدایە وەک فۆرمەڵدیهاید و ئەسیتالدیهاید و ئەسیتۆن کە مادەی ژەهراوین ڕێژەی فۆرمەڵدیهاید لە ڤەیپدا 15 جار لە جگەرەی ئاسایی زیاترە.